خۆت چ وەرزشێکەکەیت ئامۆژگاری خەڵکەکەی چ وەرزشێکە کات بۆی کە بتوانێت ترپەکانی دڵی زیاد بکات لە خێرایەکەوە دەست پێ یەکەم بۆی کە شتێک بکە بە کەڵکی هەموو کەسێک بێت نەک تەنها ئەوانی کەوە کۆمانە خوێندکاری کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وەرزشیەکانن بۆ هەموو کەسێک ئاسانترین شت بۆ هەموو کەسێک کە سەرەتا دەست پێ بکە ڕاهێنانی بەرگەگرتنە واتە ڕاهێنانێک کە ترپەکانی دڵ زیاد بکات هەناسە بڕچە بە کەسەکە بکات و بەردەوامیشی تێدا بێت بەپی تەمەن و بەپی ئاست و بەپی ئەمانە گۆڕێت بۆ نمونەیەکێک لە سەرەتاکانی تەمەنیا کە تازە مناڵۆ پێ ئەگرێت ئەم وەرزشە ئەکات بێوی بەخۆی بزانێت مەسەلەن یاری بە میزەڵانێک ئەکات جوڵە ئەکات سەیرەکەی مناڵەکە ترپەکانی دڵی بەرز بۆتەوە ئارەقێکی زۆری کردوێتەوە مەعنی گەیشتۆتە چی ئەوەی کە ڕاهێنانی بەرگەگرتنی کردووە کاردوی کردووە کە گەورەترە بێتوانێت وەرزشەکانی جومناستیک مەلە و پاسکیل و ڕاکردن و ڕاکردنی ماوە درێژ و ئەمانە هەڵبژێرێت یاخود وەرزشەکانی کە لە ناو قاعەیەکرێت وەکو زومبا و تاباتا و ئەمانش هەموو ترپەکانی دڵ بەرزەکاتەوە و هەناسە بەرشە بە کەسەکە کات و بەردەوامیشی تایە کە گەورەتر و ئەتوانێت بیکا بە ڕێڕۆیشتن یاخود ئەگەر کەسەکە هەر نەیتوانی وەرزش بکە شەر نییە کە گەورە بێ ڕێڕۆیشتنێک بەس بەو مەرجەی ئەو سێ خاڵی تیاابێ ینی ڕۆژڕۆشتنەکەی ئەوە خێرا بێت ترپەکانی دڵی زیاد بکە هەناسە بەرشی تا بکە بەردەوامی تێدابێ ئەمە باشترین شتە بۆی کەسەکە کە لە نەخۆشە درێژخانەکان بە دوور بێ وەگەر کەسەکە بێوێت هێزی ماسوولکەی بێت بەهێز بێت و ماسوولکەکان و جومگەکانی بەپارێزێت لەو کاتیا توانێت ڕاهێنانەکانی هێزی ماسوولکیش ئەنجام بات پشت بەست بە هەنە تەمارینی سترێچین و ڕاکێشان چونکە ئەمە ژارمەتی دەرێکە بۆی کەسەکە لە کاتی هەنێک حاڵەتی نەخوازراوەکو کەوتنە کەسەکە بتوانێت بەرگی بگرێت و کەمترین ئازار لە جەستای دروست ببێ ئاسانترین ئەو ڕاهێنانان چین کاکرێت ماسوولەکان بەهێز بکات زۆر ڕاهێنان هەیە بەپی ئاستەکانە گۆڕێت ناتوانین یەکسەر تهدیدی بکەین هەنێک ڕاهێنان هەیە مەسەلە نەتوانی بە کێشی جەستی خۆت ئەنجامی بدەیت وەکو شنا وەکو سکوات وەکو هەنێک تەدریبی سابت هەیە کە جوڵەی تێدانی وەکو پلانک ئەوانە بەپی ئاست و تەمەن و بارودۆخی کەسەکە دیاریەکرێت هەنێ ڕاهێنانی ترمان هەیە لە جیمەکانە ئەکرێت و هەنێ ڕاهێنانی تر هەیە پێویستی بە وەسایلی تایبەت هەیە زیاتر ئەوانە یاریزانەکانی بڵێن پیشەگەرەکان ئەوانی کە بەشداری پاڵەوانێتیەکەن ئەوانە بەکارێنن وەکو سندوق و وەکو ئەو حەبلوشتانی کە بەکارێنێت ئەوانە باش ئێمە زۆر ئیشمان لەگەڵ ئەوانانی خۆشخوان هەیە و ڕاهێنەری خوان هەیە